دەم باش تەماشەوانی گەلێکی جاردن بۆ بەردەمەی خۆ بەخێر بن. تەوەری مەیروجی بناو نیشانەیەکێن بوونا ڕێژە کوردان دا ئەرتشە عێراقیدا واگەرن هەمبەری سەرکردایەتیە سیاسیە کوردان. بێگومان ئەرتشە عێراقی لە پشتی پرۆسێس ئازادیە لە 2023 کورد عاملەیەکی و ئەسەدەمێکی سەرەکی بوون ژێ بۆ سەر و شنوپێکانی ئەرتشە عێراقی لێوی دەمی بێگومان ئەرتشە عێراقی یا سەردەمی ڕژیم عەباس هاتە بۆ هەڵوەشاندن لە دیفرا سەرۆشن و ئەرتشەکردن لە عێراق هاتە پێکانین چارچوبێ یاسای و سیستەم و پرانسیپێ دندا لێوەرژی کوردان پێکانینە ئەرتشە عێراقی ڕوولێوانی هەری بنگهین و سەرەکی هەبوو. نەهاژی وەکو چاودێر دەبێژن وەکو بەرپرسین سەربازی هایدەریان ڕاوشێ دەبێژن کۆ ڕێژە کوردان پێویست بە 70% ناو ئەرتشە عێراقیدا بە لێ دنەهادا ڕێژە کوردان بۆ سێ سەدی دناو ئەرتشە عێراقیدا کورد هەنەوە دەبێژن ژی ڕۆژ بۆ ڕۆژێ ڕێژان بەرەفکەن بوونی دیکە ئەو بەرپرسین کوردانژی کۆ هەنە وەکو پێویست نکارن ئەرگەن خۆجی بەجی بکەن. بەڵێ بەرزان کێنبوونەوەی ڕێژەی کورد لە سوپای عێراق و گەرەکانی هەمبەر سەرکردایەتی کورد بێگومان لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە 2023 لە پێکێنانی سوپای تازەی عێراق کورد ڕۆڵێکی ئەساسی و بنگهین هەبوو لە دروستکردنی سوپای عێراق. چەندین سوپاسەلاری عێراق چەندین فەرماندەی فرقات و بێجگە لە فەرماندەی لیوا و جێگیری فەرماندەی فرقە و ئامرفەوج و گەلێکی بەرپرسی تری باڵای عێراق لە سوپای عێراق بێگومان کوردن وەکو یەکێک لە راپۆرتە شیکاریەکانی نارتیدا هاتبوو کە 8 پلەی ئەمنی باڵا ئەمنی و سەربازی بەریەکەتی کەوتون 11 بەرپارتی کەوتون لە عێراق وەکو سوپاسەلاری عێراق کە خۆی پارتیە بابەکە جێباری و بێگومان کوردیشە ئەو تا ئێستاش وەکو چاودێرەکان ئاڵێن کە کوردان لە ناو ئەرتشی عێراق هەم بەرپرسانی کورد هەم سەربازی کورد وەکو پێویست ڕۆڵی خۆی نەگەرەوە ئان ڕێگە ڕێگیریان لێکرێ. ئێستاش وەکو چاودێرانی ڕەوشەکە هایداریانی ڕەوشەکە باسەکەن کە لە ئێستادا کە پێویست بوو کورد لە 117 بەشداری هەبێت لە ئەرتشی عێراق و لە هەموو ئەو چەکانەی کە عێراق کرێن لە F16 لە هەموو ئەو چەکە قورسانەی کە عێراق کرێت لە وڵاتە جلهێزەکان بەرەمێنەرانی تەکنۆلۆژیای تازەی سەربازی بێگومان هیچ بەرکورد ناکەوێت. ئێستاش لە 103 تەنها کورد لە ناو ئەرتشی عێراقدا هەیە بێگومان ڕۆژ بە ڕۆژی ڕێژەکان کەم بێتەوە. یەکەم پەیوەندیشمان لەسەرم تەوەرە بارزان کاروان لە شاری سلێمانی کای کاروان فەرموو. کای کاروان بە هەر حاڵ زێباری لە زێبار کەرم کە کای زێباری دەم باشتر کەرم کە بله راستی كان بالله كل سفاح عراقا جركومي بدانتا كذا كومي هرين وفي جزء بالجرانية ما كردون في تجاه عن كرتمي داتي خوكايا إيجو أمي خوكايا إيج نتيجة أسكوتيما أسكوتيما وجورانا ماشي بفتشتنين هذا ما على كرد عربي بكرجاء في تجاه سما كردا أمامي كان خوجي كوكا كوكا شورستانية تجاتان أو عسل هذا شيء بالموبايل ما أنزو خالتي هو أشتنو جاي يبلا عن كل طريق وكذا بله کایک زێباری بله سپاس سپارم لە جەمتە شەبەکەیەکی تەمامنینە دەنگێتەوە و پێویست نایێت بەسەر چاوی سپاس بۆ سەرنجاتە باوکێ ساڵێکە لەراوە بەڵێ باوکێ سەفەرموو بەڕێزم کاتۆ باش هەموو کاتێکێت بەڕێزم دەربارەی سوپای عێراق بەڵێ پاشەمەیەکی ڕەخمیمان کوردستان شارە عێراق نییە بەڵام دەسە جیازی هەیە لە نێوان سوپای عێراق و سوپای خۆمان سوپای ئێستا حالەن سێ سوپامان هەیە ئێمە نە ڕاستمانێکێکە نە چەکۆتی حمانێکێک هیچمانێکێ نییە ئێمە هیوادارین بێت یەکی بێت یەک سوپا بەدەستانی دیفاع لە خاکواوەکەی خۆمان بکەین. بەڵێ باوکێ ئیسا سپاس بۆ سەرنجی تۆش ناسیح لە دهۆکێ بەڵێ کای ناسی کەرم پێ ئەس باشم گەلێک سوپاس نافع کاک نافع لە دهۆکێ بەڵێ هەفدە سەدی بەس ئەرساڵە يعني هەفدە سەدیش میزانی عێراقی وتەرخانی يعني فوقت الشوظر كلام دمرت أمراض في الكلام وكل الدبورج دي تاكي قرص يعني تاكي زي فيش تاكي بقزانينات يعني
طيارة F-16 تشبه خلاص ضابط ده بابا أبرام في حدود 6 كيلومتر هدفيرات يتلكونه يعني سلاح جديد اشتي همر تي طلبت وضع اما ساكي قوات بشمالي كردستان تاكي خيجي خرعه بشمالي حزب ضعفه يعني كثير شنو خطير غاديه ناقص لك عندك تلاقي بوش هذا روسيا ما يجتاتني بس ولكن تشيك توصانينا كو اما بيتك بشي دايريجي بش خوكت كاي بله بله سپاس بو سەرنجە تەمام قادر لە شاری هەولێرەوە انا بس باشتر مام قادر فەرموو برابر طبيعي او موضوعات دقريت وصل اوي هسه مالكي كنترولي زي عراقي كرديا لوخوي او دليل دا امن دريب حتى مواليد نجيري همو خلق بزاري زي عراقي نكا وكردش بنسبة مستحقي خوي بزاري نكا ممكن يا او زي سبب تزيشي ملت او تزيشي اوتو هواي فلان وفلان يدسوريو دقريو قراراتي دو دردسي اول خدمتي عراقناكا خدمتي وحدي عراقي ذاكا خدمتي وحدي خاصي عراقي ذاكا لبد اويدا عند دولتي دورة فرصمان تقدروا اول وردنو كارسليس مساكليس والو دروز دكان لبد عندي برحي من اگر موالين وزيري كان قلي ناميني تلقي بفيا وبفير وكان عسكري متوانا جيشتي نظامي درجتا لزمان عبد الكريم قاسم دا يقول إن فوق المليون والاتجاهات تلقي علاقي بأحزاب نية لقرر سباس بله سپاس ئەحمەد لە شاری سلێمانی کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد ئەگە تەلەڤیزیۆنەکەت کەس فەرموو هەموو کاتێک هەموو کاتێکی بەڕێستان کاک ئەحمەد فەرموو ممنون وسپاس دەکەم بۆ بەرنامە جوانە بەڕاستی حەز دەکەم و خەڵکانەی کەوا پەیوەندی بە جەنابتەوەکەن یانی لێپرسراوانی ژانی بێن بەهانایە و کەسانەوە کەوا قساکەن گوێڕایەویان بن لەو قسانێک کەوای کرد دەربارەی جێشی عێراق و بڵێ وەزارەتی پێشمەرگەیان ڕێژەی کورد بۆ کەمە لەو جێشەیە ئێمە هەموومان دەزانین لەو کوردانەوە ئەفسەرانەی کەوتان لە سوپای عێراقا هەموو دژایەتی دەکرێت یعنی بەڕاستی ئێمە تەنها شتێکە داواکەین لە وەزارەتی پێشمەرگە بێ بەهانای ئەفسەرانەوە یا ئەو وەزارەتی پێشمەرگەی خۆمانە هەتا ئێستا هیچ وەرە چێکی نییە جلوبەرجی نییە خواردنی نییە یعنی بودجەیەکی تایبەتی تەرخان ناکرێت بۆ هێزی پێشمەرگە تا هێزی پێشمەرگە بتوانێت جێشێکی نظامی دروستکەیت لە هەمان کاتاگە بەشداریش نەکەین لە سوپای عێراقا یعنی ئەو مەعاشەی کە پێشمەرگە وەریەگری یعنی بەڕاستی ئەوە نییە کە ماڵ و مەناڵی پێ بەخێوکرێت ئەوە نییە کە خێزانی پێ بەخێوکرێت معاشی ئێمە یعنی معاشی ئەفسەرێکی ئێمە معاشی جوندیە نییە لە بەغا من داوای واکەم لە وەزارەتی لە فەرماندەیی گشتی لە ئەندام پەرلەمانەکان ئەوان هەر هاوارەکەن نەڵێن بودجەی پێشمەرگە تەئسیری هەیە تەنها شتێکە وڵات دەپارێزێ هەموومان دەزانین هێزی پێشمەرگەیە هێزی پێشمەرگە توانێت داگۆچیکا لە مافەکانی کورد بەڵێ کاک ئەحمەد بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان لە ئێستادا لە هەرێمی کوردستان وەکو ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە بوو یەکێک لە چاپەمەنیەکان ڕایگەاندووە کە 118,000 پێشمەرگە لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵێ سەرتیب لە چەمچەماڵەوە ئەم کاتەوە باشۆنی هەموو کاتێکت دەستخۆشی تەوەرەکەت لێگەم برای گەورەم ئێمەی کورد ئەوەنە ڕەخنە لە سەرکردایەتی کورد و دەسەڵاتی کورد و پەرلەمانی کورد و حکوومەتی خۆمان ئەگرین دەربارەی نابە دروستکردنی جێشێکی موسەساتی و ئەمنێکی موسەساتی و ئاسایشێکی موسەساتی بەڵام ڕوبعێ ئەوە ڕەخنە لە دەسەڵاتەکەی مالکی ناگرین ئایا مالکی ئەو جێشەی کە دروستی کردووە لەسەر ئەساسی تەوافق و شەراکەتە لەسەر ئەساسی پێکاتەکانی هەموو نەتەوەکانی عێراقا لەسەر ئەساسی ڕەزامەندی هەموو گەلی عێراقا مالکی جێشێکی سلفی شیعەگەری دروست کردووە چی لە جێش و چی لە جهازی ئەمنی و چی لە مخابرات و چی لە ئیستخبارات و چی لە ناوخۆ و چی لە دیفاع و إلى آخره برای بەڕێزم بمانەوێ و نەمانەوێ مالکی و بیرروبۆچوونی مالکی و جێشی مالکی و ئەفکاری مالکی دوورە لە هەموو پرەنسیبێکی دیموکراسی و تەوافق و شەراکەتەوە بەڕاستی قائد العامە و
هەموو شتێکە ئەو جێشە هەموو لەسەر ئەساسی بیرروبۆچون و ئایدۆلاژیا و ئەفکاریشی ئەگەری دروست کردووە بەڵام بەداخەوە دووبارەی ئەەکەمەوە ئێمە ئەوە ڕخنە لە خۆمان و دەسەڵاتی خۆمان و وڵاتی خۆمان نەگرین ئەوە ڕخنە لە مالکی ناگرین پێی بڵێن ئەم جێشەی تۆهێتە تەوافق نییە ئەم جێشەی تۆهێتە پێکاتەی نەتەوەکانی تیانە جهازی مخابراتت پێکاتەی نەتەوەکانی تیانە استخباراتت بە هەمان شێوە دیفاعت بە هەمان شێوە داخلیت بە هەمان شێوە کاکە گیان ئێمە دەمێکە باوکە ڕۆمانە ئەزانی بەڵێ گای سەرتیب ئایدۆلۆژیاکەی چێ خۆزگا ئەوەنە خۆڵمان بەسەری خۆمان ناکرد ڕخنەمان ڕوبعی ئەوە لە مالکی و دەسەڵات و دیموکراتی خوازەکەی مالکی و بیرروبۆچوونەکەی مالکی بکردە بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت بەڕێزان لە ئێستادا وەکو پێشتر هاتیە گوتن کۆ دنهادا بەس پارتیا دموکراتە کوردستان 11 پلێن بڵندێن سەربازی و ئەمنی لە عێراقێدانە بێگومان یەکێتیژی 8 پلێن سەربازیên بڵند لە عێراقێدانە گەلو بۆچی ڕەوشە کوردان دنهادا نەفەرتشە عێراقی وسایە ئایا ئەفەردوواریە نەکارینە بە میکانیزمەکۆ و بە شێوازێکی جدی و تەندروست دیگە ڕەوشێدا فعلا بەرژەوەندین کوردان دنەفەرتشە عێراقێدا بپارێزن ئان ڕەیەکی دن هەیە یا فەرزکردی سەربانەک و کاک سەرتیبژی لە چەمچەمال گوتی مالکی هەیە وەکو تاکراوانە تەسەڕفێت کرد هێمن لە فەلوجە بەلێ کاکێ من بەلێ کاکێ من خۆشحاڵین کەرمکە چاوەڕی برا باشە زۆر سپاس ئەم عێراقی لە فەلوجای بەلێ خودەوە ئەم بربینە ئێرە بوو دو ماگە 45 ڕۆژە بوو تەدریبێ ئەمت براوە 4 سەڵام هۆی جوارد زابطێن ماخر کوردبی ئەملیوای منوکەیگیری عرب بۆ مساجن ما عربن زابطێن ما نەقل بێ کوردستانê جنی تکێت کە تەی نەقل بکەمانەوە ئەو کیش فەرقەیە هین تێدا کارکەن کاکی هێمن لیوە هەشتا لیوە هەشتا فەرقا چار ئەس بوارم لیوە هەشتا فەرقا چارە باس ئەم سار فەرقا سێوەینە فەرقا کەسکێ چاوەوە کۆتوت بێژین بۆ تەدریبێ بۆ چڕ ڕۆژە بە 4 ساڵین دناوە فەرقێدا کار دیکەن خدام بربین بۆ تادریبێ بۆ 45 ڕۆژە ئەمت بریەوە 4 ساڵ لە ئەم بێرێ و ڕەوشەوە چاوایە تعاملە ئامر فەرقای ئامرلی وایە تعاملە ئەرتشە عێراقە بەرپرسێن بڵند گەلوە وەکو ئەفسەرێن کوردان وەکو سەربازێن کوردان لەوێرە چاوایە گەلو خدای ئەملیوای منوکەی عربە خدای خۆشە نەدەتە زەوتە نەدەتە جندیە و ڕەوشەوەیە چاوایە چاوە ڕێسوێتی تەگرتن ڕەوشەوەی ئەمنیە چاوایە لێرە این چاوە تعامل گەلوەتی تەکردن خدای تحمل نینات جەما تحمل نینات بێژنەماک پێشمارگەنە ئەم پێشمارگە بێمە تێنە کوردستانمان نەشەکەس بژێن بۆ نەشەنۆگەنگ جێشە عێراقیدا ئەمەمی دارین سەرۆکێ مەسعود بارزانی مەرەگێکی بینیت بەڵێ کاکێ من لە فەلوجە بێگومان ئەفڕەشەتوت بێژی دەمەکە بەڕەشەوە یا بەردەوامە و هەیەژێکی گەلی سپاس بۆ سەرنجەتە ویدارین سەرنجەتە گەشتە جێ پەیوەندیدار شەرین لە زاخۆ بەڵێ باش باشتر بووتە ئەگەرێ سفرنم بوودا ئەگەرەیۆی نوری مالکی کەسێکی دیکتاتورە نەبێت ڕێژە کوردال ڕێژە کوردال ناف گێشە عێراقی زێدە بێت و هەنە ناف گێشی داشت دەرتێخت بۆ نمونە چەند سەرکردایەتی شۆردیل کەرکی کە گەلێک دەبەرێدی هێش ناف گێشە عێراقی دەرێخستنەوە ئەگەری دوێژە زفردا بوو ئەندام پەرلەمانی ئەوێت بەغدا ئەوێ مەهزارها دەنگی خودان یەچوونەوێرە بوو کۆمونیکاتکردن و دەفتەری دولاری توەرکردن بۆ کوردا چی کردە بابێ من گەلە جارال پەرلەمانی کوردستانی دەداخڵی لێدن و ڕقەسن بۆچی جارێکە پەرلەمانی عێراقش داخڵی لێنادن دەرکو پتێکە شیعاش دوێرە دەوات البەر بکەن گەلە جارال پەرلەمانی ما لێڕابن ساقاری داخڵی دەن دە ساقوتن هەوارە بوو بوجای بوو پارا بوو تشیر چنەکێت تشتێکن دێت بس پەرلەمانی عێراق مافی کوردان مادە 140 کێشە پێشمەرگەی هەتا کەم ئاشی پێشمەرگەی بەغدا نەهاتیە بەڵێ شیرینخان میویدارین سەرنجەتە بوان پەرلەمانتە ڕەنگەشت بەوە کۆتوت بێژی بۆ بەغدا بێدەنگین گەلو پشتیوان لە شاری سلێمانی باش هەموو کاتێکت یارە من ڕێز و سڵاومێ بۆ بەڕێز و کارمەندانی هێناسی برا بەڕێزەکە مەڕاستی لەسەر تەوەرەکەی بەڕێزت کاکە بەڕاستی تو بڕۆ ئەو بەرپرسانی کورد کەوا دانراون لەسەر حستەی کورد لە بەغای تر ئایا لە هێزانمنەکانە بن لە وەزارەتەکان بن لە هەر پۆستێکا بن لە حکوومەتی عێراقی بەڕاستەکەی ئەوانە تەنها بۆ گیرفان پڕکردن لەوێن ئەوانە ئەسڵەن مەسەلەی کوردایەتی ئەم شتانە ئەسڵەن لای ئەوان هەر هیچ بەهایەکی نییە هیچ نرخێکی نییە بۆیە پێویست ناکە یعنی هەنێکە زیێدێنە سەرخەت دەڵێن ئەوەندە ڕخنە لە حکوومەتی هەرێم دەگەن ڕخنە لە مالیکی مەگرن کاکە مالیکی کابرایەکی بتێنێتەوە عارەبە غیرە زمانی ئەمەیە ئەو مەحارەبەشمان کامە
من بە شتێکی ئاسایە بینم بەس کاکە تۆ ئەوە مشکلەکە لەوەیە سەرکردەکانی خۆمان محارەبەیە ماکەن خیانەتەکەن لە کورکاکەمانە ژێر بەژێر خەڵکی ڕێکەوتنەمانە هیچی لە بەرژەوەندی کورد کار ناکە هەمووی لە بەرژەوەندی گیرفانی خۆیان و بەرژەوەندی شخصی خۆیانی شەکەم برا بەڕێزەکەم یعنی بەڕاستی من هیوادارم بە خۆیانە بشنەوە تۆزە یعنی چیتر خیانەت بەسە واز لە خیانەت بێن نەمانە بەڕاستی بەتایبەتی ئەو دوو حیزب باڵای و بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان و سوپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ سەرنجی تۆ زێباری لە ئاکرێ بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت باش بەڵێ زۆر سپاس بەخوا تەوانێکی زۆری جوان ئێوە تا هەڵبژاتە کاکە کاک دەستخۆشی لە کەماڵ ناپیاکایی سپاس بەڵێ ڕاستی تەوەری ئەو کێنبوونەوە ڕێژەی کورد لە بۆ هەرێمی کوردستان و مابەینی بەغدا و هەرێمی کوردستان ئەوە بوونە زۆری خەپێمایە کاک هەکات ئەم کورد خۆ ئێک نینە ئەگەر ئەم کورد خۆ بکەنە ئێبنە نۆری مۆلکینە ئەلێ بکن هەر کەسێک بتن نشێتە چێککاتن هیچ شتێک لە پێمەدا ئەم خۆ شێ کوسار بخێن خۆ بن بخێن چونکی ڕاستی بەغدا لیوە بۆباکر زیباری زۆرە قوواکە زۆری زۆر نوری ئەدیکە مۆلیکی ناشێتە چکاتن بەر بۆباکری ئەهەندی بۆباکر بەغدا بتن بەس کاک زێباری حتا gelek cara berpirsên partî bixwe jî dibêjin heta cara gelek kesên nêzîkî Babekir Zêbarî jî dibêjin ku ew xwecekî wekû pêwîst de salatayî li niye gelek cara nave Kurd di nava firqaçar wekû li Felûce berî çandekî axiftin kesekî li werêkî pêşmerge û serbazekî Kurdan gelek caran pirsgirêkê dan gelek mezin dibin ew neşê çareserket nek tineyê ew jî belkû بله کاکا راستی چی دست نوری مالکی پاکی کردید نزیبوری بده هر پاکی کنیش دست راست حتی پاکی کن میگه بیتون نگتن هر انگاره که بابا که زیبوری بده بیتون نگتن بیکتن نکن ایک آخر نلاقوش بیشت دیوی دایم نسرک دیوی لب کنش پوش افزانم دی آف بیتن بله کاک زێباری سپاس بۆ سەرنجاتە هێژایان پوستên emniyên Kurdan li Bexda bêguman em dikarin hindek pêzayinan li ser postan bideynewe ji hesa Yeketiya Niştimaniya Kurdistanê Enwer Hemed Emîn fermandê hêzên esmaniyên Iraqê ye. Her wiha Şêr Dilhewêzî rêveberê giştiyê saziya îstîxbaratî û asayîşê li Wezareta Berevaniyê. Her wiha li pişka partiyê jî bêguman ji bilî gelek postên dîn giring ev ji wan yên herî giring in Babekir Zêbarî serokêrkanên artişa Iraqê ye ji pişka partî Feysal Herkî jî cêgirê serokê saziya hewalgiriya Iraqê ye Hesên Kemal birîkarê Wezareta Navxwe ye ji ser pişka partî li Iraqê Bale بله برزان بگومان تەوەری ئێمە لەسەر کەمبوونەوەی ڕێژەی کورد لە ئارتشی عێراقدا و ئاگەرەکانی بەردەم سەرکردایەتی سیاسی کوردستان بێگومان ئێستاوە کۆچاودەرەکان ئەڵێن بۆ پڕچەکردنی سوپای عێراق پارێکی زۆر بودجەیەکی زۆر تەرخانکراوە فڕۆکە F16 و تانکی زۆر پێشکەوتو تەکنۆلۆژیا هەری پێشکەوتوی ئێستای سوپای عێراق بخۆی دابینەکە لە وڵاتە زلهێزەکان ئەوانەی بە تایبەتی لە بەرهێنانی چەکدا ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە بەس وەکو بەرپرسەکانی سەربازی لە هەرێمی کوردستان ئەڵێن هێزی پێشمەرگە لە هەموو چەکە و ئەم هەموو پڕچەکردنە بێبەشکەرەوە ئەمە تا چەند و بێژگەلەوەش کە ڕێژەی کوردیش لە سوپای عێراق کەم بووتەوە ئەمە تا چەند کاریگەری لەسەر ڕەوشەکە بێ کە ئێستاش ڕەوشەکە باش نییە هەر پێشاتێک تونکاریەک ئەن تێکچوونی پەیوەندیەکان لە نێوان بەغدا و هەرێم هاتاڕەوە یەکسەر حکوومەتی بەغدا ڤەلڤین ئەن کۆجوڵە بەهێسەکە بەختیارە لەو لێرەوە بەڵێ کاکەم کاتە باش هەموو کاتێکت کای بەختیار زۆر سپاس ئەم سەرەتا داوام هەیە لە سەرتیب و مام قادر لە هەولێر و سەرتیب لە چەمچەماوە تۆزە پەیوەندیەکانێکم کەنەوە بەنێەوە بە فەلسەفە ڕۆ قسە بووەکەن دەیتی واز بێن لە ماستا و لە درۆجە لە ساڕشتنی بابەزێن بۆ بەرەکای بەختیار هەر کەسێک ئازادە چون سەرنجی خۆ نیشامدا توش ئازادی ئێستا چون سەرنجی بەبەستمەوە بتۆ پێ هەموو ڕۆژە چیە سەرتیب لە چەمچەماوە مام قادر لە هەولێر بەسە ئێمەش هیوادارین ئەوانی جێلە تو بێ مەجال بە خەڵکی تریش دان خەڵکی تریش لە جێگاوان پەیوەندی بکە فەرموو کاکەم بەم تەوەری بەرنامەکە بازەوەکە کەمبوونەوەی جێشی عێراقی کورد لە جێشی عێراقی کاکە خەڵک ناکەنیە کوڕە فەقیرێکە لێ بۆ بە جوندیەک بۆ پێشمەرگە لە جێشی عێراقیە هەر هیچ حسابێکی بۆ ناکرێت نەک لەلایەن عەرەبە لەلایەن ئەو دستەکە تۆ خوێنتەوە کاکە ئەو دستەکە تۆ خوێنتەوە جێشێکە بەشێکە لە جێشی عێراقی ئەوانە چی فەکر جێباری وشیار و نازام جێگیری نووری مالیکی عارف تەیفورە عارفە چیە ئەمە ئام فەیسەڵ و ئەنوەر و ئەمانەکە تۆ بدەیت خوێنتەوە ئەمە نازانم بەخۆ من ئەمەیەکەم جەرمە ناوێن ببیستم ئەمانە چی خەڵکی پارە دزین و سەگ و سەگ بابین دەیتە بەسە کاکە خەڵک ببۆرە کای بەختیار ببۆرە
کاک بەخیار ببرە سەرنجی تو گەیشت هیوادارین هەر کەسی سەرنج بکات لە سەرخۆی بۆی سەرنجەکەی باش بگاوی سیفادە لە کات بکە لەبەرەوە ئەندێک قسەیە ئەندێک مستەلاحەیە چتە چارچەوەی تەشیرەوە لێرە ڕێگە پێ نەدراوەوانە جەلال لە شاری سلێمانی ئێوارە باشتر کاک جەلال وەڵام من لەو کاتی هینا لە کاتی خۆپیشاندانەکانە لە یەکێ لە کەناڵەکانەوە بینی کۆمەڵێک گەنج هەندێ لە ئاڵای کوردستانیان گردووە دەستەوە لە شوێنێکی تۆڵا بوو نازانم کیوا بوون بانگ ئەوازیانەکرد بۆ بەردە کیستەراو بۆ ئەو شوێنانەی کە خۆپیشاندانی لێیە بانگیانەکرد یانوو دێ لێمان ناگەڕێن ئێمە خەریکی دروستکردنی سنووری کوردستانی ئەمە یەک دوو لە کەناڵەکانیشەوە لە کەناڵەکانی دەسڵاتەوە بانگی بەردە کیستەراو ئەو شوێنانەی کە خۆپیشاندانی لێ بوو ئەیانوت ئێمە لە بەغا خەریکی جێبەجێکردنی نۆزدە خاڵەکەین بەڵام لێمان ناگەڕێت باشە خۆپیشاندان نەما و بە دەرکی سەرایش نەما ئەی بۆ سنووری هەرێمی کوردستانیان دیاری نەکرد و بۆ لە نۆزدە خاڵەکەیش جێبەجێکران من ئەڵێم لە بەغا یعنی سوورەیە بۆ ئەوانەش کە بە شێوەیە من نازانم سەرۆک کۆمار کووردە سەرۆکی ئەرکان کووردە نازانم وەزیری لێیە سەفیری لێ چی لێ ئەمانەواتە ئەمانە خەوتوتەوە خەوترسی لە ماریکی و چۆنچی ئەمانە هەیە ئەوە دوو سێ خۆیان کاک مەسعود بەردانی و کاک مامجەران و ئەمانە نییە بە باوش کاک دکتۆر ماریکیان بر لەو شوێنەدایان ناکە پێیان باش بوو ئەلەساس نی ئەم بۆ کورد باشە ئەمانە ئایا گەرەمانە خەوتون خەڵکی کوردبا لەرزانێ لێ بڵێن وەڵای کۆمەڵی خەڵکمان لە بەغایە وانە خەیان لێ کەوتۆ ئاگایان لێ نییە ئەی باشە سەرۆک کۆماری ئیشی چییە باشە وەزیری خارجی ئیشی چییە باشە سەرۆکی ئەرکان و نازانم دوێنێ جوێم لێ بوو لە کەناڵەکانی جەوابتانەوە بوو کە چەند کەسی کار بەدەست لە ناو جێشی عێراقی و لەوانە هەیە باشەمانە ئیشیان چیەوە ئەمەترسیان لەسەر مەسەلەی ئەوە هەیە تۆ چیش لە مادەی 140 مادەی 140 ئەگەر مەسەلەی نەوت و بوجەڕێک و پێک وەڵای نەما باسی مادەی 140 ئەکرێ نەباسی هیچ شتێک ناکرێت جێشی عێراقی ئەسڵ هەر هجووم ناکاتە سەر کوردستان ئەگەر بوجەکە بێت و ئەگەر مەسەلەی نەوت و ئەوانە باش بێت بەڵێ کاک جەلال سوپاس بۆ سەرنجی تۆ ئازاد هەر لە شاری سلێمانی دەستخۆشی تەوەرەکەتان یەکەم بەڕێزم زۆر سوپاس کاک ئازاد بەڕێز ئەم هەموو مقتەرەح و ئەم هەموو باسکردن و لەباری ئەم مەوزوعە هەمووی ڕاستە بەڵام دەی گومانە بەداخەوە ئێمە بێت دانیشین باسی ئەوە بکەین بڵێن عەرەب وا و عەرەب وا بڕوا قەناعەتتان بێت زۆربەی کێشەکان هەمووی خەتای سەرکردە کوردەکانی خۆمانە ئەفسەرە باڵابەرزەکانی دەیشە عێراقی من خۆم یەکێکم لە سوپای عێراقی بە پلەی نەقیبم گەورەترین مەعاناتمان هەیە بەدەست زابطە کوردەکانمانەوە دواتر بەدەست زابطە عەرەبەکانەوە بڕواکەن گەندەڵترین دێژ گەندەڵترین سوپا بەداخەوە لە قادەکانی خۆمانە کوردەکان دواتر لە قادەکانی تر بە پۆست فرۆشتن بە پارە خواردن ئەکرێ کاکە ئازاد ئەکرێ نمونەیەکی زیندوو بینی لەسەرەوە کە تۆ بینیوتە ئەکرێ نمونەیەک بینی قوربان من بە حەقی سەربازم لە دەشی عێراقیم لە بەغدا داوام دەکەم ناتوانم زۆر شت بەبێ هێنانی ناو بەبێ هێنانی ناو بۆ تۆش باش نەوێت بەڵام من ئەسمە ناو لوبی مۆزوعەکە ئەوەیە کە بەڕاستی بەداخەوە هەمووی خەتای ئەو ئەفسەرە باڵا بەستانی کە دانراون لەو هەمووشیان بەڕێزم ئەگەر ڕێگەم دەیت و هەر هەمووشیان لە دەشی عێراقی هەمان پۆستیان هەبووە بەداخەوە ئێستا نە ضەمیری کوردایەتیان تایە نەویژدانیان تایە بڕواکە یەکێکن لەوانی کە سەبەبی ئەوەی کە خەڵک فیرارەکە لە دەست خۆیان کاکە زۆر جار باسەکرێ کە ئەمانە دەسەڵاتیان پێ نادرێت ئەمانە چاودێریان لەسەرە ئەوانە بڕیارێکی لەوان گەورەتریان لەسەرە لەبەرەوە ناتوانۆکو پێویست ئەرکەکانی جێبەجێ بکەن تۆ وەکو خۆتە لێ نەقیبی لە ئارتشی عێراقدا لە سوپای عێراقدا ئایا فعلا بەرپرسە کوردەکان ئەمەی لەسەرە قوربان ئەو ئەفسەرانەی کەواوا دەستن لە دەشی عێراقی پەیوەندیکی زۆر تۆکمەیان لەگەڵ ئەفسەرە عەرەبەکانە هەیە بۆ معلوماتتان لە داوەت و داوەتکاری و لە هاتنی سەردانی بۆ هەولێر و بۆ بەغا بۆ مەسڵ و خزم و خزمایەتیشی تەواوەتی تۆکمیان هەیە چیان بێ بۆ خۆیان بۆ شەخسی خۆیان ئەکرێت چیان بوێت بۆیان ئەکرێ لەوێ بەڵێ سوپاس بۆ سەرنجاتە کاک ئازاد لە شاری سلێمانی غازی لە فەلوجە بەڵێ باش بەڕێز سوپاس کاک غازی کەرم کە کاکە من لە فەلوجەیمە بەڵێ لە لیوای هەشت فەرقەی سێ ئەفسەر سەربازی لەوێ بەڵێ سەربازی کوردی لەوێ بەڵێ لیوای هەشتمەوە عاملیەکەمان کوردە ئەوە هیچ احترامەکمان ناگری لە کوردانەوە 18 نەفەر هەتا 2 ڕۆژە بەتاڵی کردووە فەرماندەی لیواکەتان کوردە ئایا تەعاملی چوونە لەگەلێوە
والله تعامل هیچ احترام نییە نەزابتی کورد نەجندی ئەی دەسەڵاتی چونە تا چۆن ناتوانێت دەسەڵاتی بەکاربێنان ناتوانێت وەکو پێویست والله چۆن مەدەنێت دەسەڵاتی هەبی لە کوردستان ینی هیچ نییە ینی نەزابن نەجندی ئەی ڕەوشیەوە وەکو سەربازانی کورد لە ناو سوپای عێراقدا وەکو تۆ ئێستا لە فەلوجە قسەکەی چوونە لە ئێستادا چۆن دەبێ ئێستامان هیچمان بەدەستیانمان هینایتە فەلوجانی دەوام لێ دەکەین گوتان ئەنگۆ دەبینە ئەمریکەمان گۆڕی یەکی عەرەبێ ساعتیە شیعەیە هیچ احترامان نییە بەڵێ بەڵێ کاک غازی لە فەلوجە زۆر سپاس پەیوەندیەکەت مستەفا لە دهۆکێ کاک مستەفا کەرەمکە مرحبا زۆر کاکەوە سەرچاوە باشی برا ئەس باشم گەلێ سپاس کەرەمکە برا نسبة كردات جيش العراقي دا يعني باشا بس او دستاتور نور المالكي كاي مصطفى دنگي تلفزيون اخوي كيم كبر يعني وكي فاضل برواري وكي بابكر شدا صلاتنا الى دستيدرا وجاو كابراي سليمانيه بله او شو كنت سالي سفارتي او كابراي سليمانيه تلفون كري او قلت هردو حزب دا صلات او جندله حزبوي جندله اكو صدو حفتي وشار امضاء سروكي كون كرين وي ويات علاوي ومقتدى صدر مهم جلال توقيعنا كرا او دكتاتورن او غاينن شي سوشاشا همين ببره كاي مصطفى ببره سپاس بۆ سەرنجاتە ئەم حەز دەکەین لەسەر تەوەری ئەم باڵین بێی تەشەنوج سەرنجاخوا بێژێت و چاوات بێژی بێژە ئاساییە لێ تەشەنوج و تەشیر بڵات تێدا نەبن ji ber ku verê ev e bername Cada Kurdistaniyê ba hîwarek ba diyalogekê vegerê di nava hemû bîçûn û serinc û nêrînên cuda hebe ji bo ku Cada Kurdistanî ji bo ku berpir jî îstîfade lê bikem zanin gelo li vî welatî çi diqewme piştî vê navberê temaşevanê nêja em dê ser heman tewar berdewam bîn دووبارە سەڵافێجان ئەحمەد محەممەد لە تۆری کۆمەڵاتی پێیجێ نارتی ئەنووسێت و لە تەوەڕەکەتم داوایەکم هەیە هیوادارم بۆ بخوێنێت ئێمە لە خزمەت داین کاکی ئەحمەد ئەڵێ ئێمە وەکو خەڵکی گوندی گردی ماوان سەر بە نەحیەی دارەشکران سەر بە قەزای خەبات داواکارین لە ڕێگای کەناڵەکەی ئێوەوە پەیوەندی بکرێت بە بەڕێوەبەری نەحیەکەمان بۆ ئەوەی بەهانەماوە بێت و ئەو گومانەمان بۆ پڕکاتەوە کە لە گوندەکەی ئێمە دوو گومی ئەو هەیە کە زۆر پیسن و دەبنەهۆی نەخۆشی ئێمە شیوادارین سەرنجی تو بۆ ئەو بەرپرسە گەیشتی بێ کە ئێستا تو باست کرد هەروەها ڕاوە مالیک ئەنووسێ بەڕای من با کورد نەچێتە سوپای عێراقەوە هانی ئەحمەدیش ئەنووسێ هیوادارم بێگومان لەسەر سەرنجی تۆ بە دووادەچوونی ڕۆژنامە نووسیمان هەبووە هانی خان هەروەها ئەحمەد چاربوتیش ئەنووسێ بە باوەری من ئەگەر ئەو هات بڕوا ڕێژەی کورد لە ناو سوپای عێراق نامێنێت چونکە غەدرێکی ئێکجار زۆر لە کورد دەکرێت بەڵێ عەلی لە وڵاتی سویدەوە لە گەرمانەکە عەلی فەرموو مرحبا سەرچاوم باش شکر زۆر والله کاکە منیش هەنێ قسەم هەبوو لەسەر ئەو بەرنامەیەوە باڵێ لە خزمەت داین فەرموو والله قسەی من ئەوەیە لێ ئەوە خەڵکەی کە تەلەفۆن ئەکا هەمووی باسی دێموکراتی و مالیکی ئەو شتانەیە کا خۆ مالیکی خەڵکێکی باش نیە هەموو کەس دەزانێ و حەرە بۆ خۆی ئیشەکە بەڵام ئێمە با بۆ خۆمان دێموکراتیەکە لە خۆمانەوە دەست پێ بکەین کاکە خۆ ناوێت ڕخنەیە بگری لە یەکێ لە سەرکردێ یەکسەر ئەڵێن ئەمە فڵان کەسە و دژی فڵان کەسە و فڵانە خۆ من پەیوەندی بە هیچ حیزبێکۆ نییە بەڵام با کوردستان لە خۆیەوە دێموکراتیەکەی دوات سەری جێشەکەکە کە دروستیان کردووە ئەو جێشی کوردستانەکە کە دروستیان کردووە لە سا 53 بۆ تۆ لە سا 40 بۆ یەکێتی بۆ یەکێتی خەباتی زۆرەیە پارتی فەرقی نییە بەڵام ئەگەر دێموکراتیە با دێموکراتی بێ با حیزبەکان تریشی تیا بێ با خەڵکی تریشی تیا بێ با محافەزەکاری نەکەن ئەم شتانە بۆ بەڕێگر لە خۆیان بوون بەڕێگر لە خۆیان ئەوە نییە کە بڵێ وەڵا کاکە مالیکی ئەوەی کردو فڵان ئەوەی کردو کاکە هەر خەریکی وڵاتم چل لە شوێنێک ڕێگەیە دۆزنەوە و لەسەر میلەتەکەی خۆیان مزایدە بکە بە شێوەیەک فرسەت لە یەکانین شت لە یەکانین ئەم شتانە بۆ بەڵبایشی ئەوەی کە جێشی کوردستان زایفە
کە مالیکی شتەکە تۆ بێنە لە خۆتۆ دموکراسی لە ناو وڵاتێکی خۆتە باسی ئەوە مەکە کە من لە هەولێر و سلێمانیم بەڵام سلێمانیە لە سا چنی بێت لە جێیشەکە و هەولێر لە سا شەسی بێ و نازانم دۆڵ لە سا ئەوەی بێ باسی ئەوانە مەکە لە خۆتۆ وڵاتەکە ڕێک و پێک کە لە خۆتۆ دەست پێ بکە ڕێک و پێکی کە کاکە و کاتە باسی مالیکی کە بەڵێ کاکەلی سەرۆتی کوردستان لە نەوەیەک و خوراوە بەڵام ئێستا ئێوە ڕخنەی چم لە ئێوە کە باسی شتەکانەکەن باسی ئەوە بکەن کە لە نەوەیەک تا 2023 پارتی خواردوێتی سەرۆتی کوردستانی خواردووە ئێوە ئەڵێن پارتی یەکێتی و دەسەڵاتدار باسە یەکێتی لە 2023 لە بوجا مشتەرەکە بەڵام پارتی هەموو وجەی کوردستانی خواردووە لە نەوەیەک و بەڵێ کاکەلی سپاس بۆ سەرنجی بەرەسان ئێمەش بە دواداچوونی ڕۆژنامە نووسی خۆمانەکەم وەکو کەناڵێکی بێلان بۆ هەموو پێشاتەکان بێگومان وەکو خۆی یەگەڕینەوە وەکو بەرەسان کە لەوانەیە عاتفی لایەنێکی سیاسیان سەرنجی بۆ لایەنێکی سیاسی باشە بێ ئێمە عاتفیە و تی هیچ لایەنێکی سیاسیمان و هیچ ئاراستەیەکیش لە پشتێمەوە نییە بەهەرحاڵ سپاس بۆ سەرنجی بەرەستان هەژار لە کەرکووکەوە کاک هەژار ئەم کاتەوە باش فەرموو سپاس فەرموو کە بە نظر ئەوەی ڕێژەی کوردە سوپای عێراق ڕۆژ بە ڕۆژ بەرەوەدرابەزین بێت بەڵێ ئێمە خۆم کاک هەژار شەبەکەی لای تو تەواو نییە ئەکرێ جێگاکەی خودت بگۆڕی ئەکرێ ئەم کێشەیە چارەسەر بێ فەرموو کاکە ڕۆژ بە ڕۆژ هەموو خۆم لە سوپای عێراقی دەوام دەکەم بەڵێ ڕۆژ بە ڕۆژ نزەتی کورد لە سوپای عێراقی بەرەو کەمبوون دەچێت سەبەبەکەمان لێرە سەبەبێکی چاوە وەکو ئێستاکە چەند جار لەلای مەسئولی باسمان کردووە و دەنگمانگەیان مەسئولین بەڵام بە هیچ شێوەیەک دانەوەیەکی نەگرەوە بەرچاو بەڵێ کاک هەژار هەرچۆنەی بێ سپاس بۆ سەرنجی تۆ دیارە شەبەکە تەواو نییە لە لای بەڕێستان ئەحمەد لە حاجیاوە بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت باش براکەم زۆر سپاس فەرموو بەڕێزی عەزیەت نەوی پرسیارێکمان هەیە یەکەمدا بەڵێ ئەو برادەرەی تەلەفۆنی کرد لە دەهۆکەوە بەڵێ ینی حەقۆ نییە لە کەناڵەکەی ئێوە لێگەڕێن ئەو برادرانە ئەو قسانەکەن کاکە کار ئەوە شتێکی زۆر ناخۆشە بەڵێ کاکی ئەحمەد من پێشم وتووە وێستاش دووبارەکەینەوە ڕۆژانە لە بەردەمای دووبارەکەینەوە تکایە بە دیالوگێکی معقۆل و کراوە بێ بارەخنەی بێ بە زمانی گوڵ نێک تەشیرات بێ فێلەن ڕێگام نەدا هەر ئەو کاتە شەوی ئازەماندا حەبوو دەزانم کە ئەو شتا ینی شتێکی ناشیرینە بەڵام گوناحە هیچ کەسێک بەلامی خراپیە بەحسی مامزەلالی بکاتن بە هیچ شێوەیەکی ئێمە پێمان باشە بە هیچ ڕەخنە هەر هەیە بێگومان ئێمە لە جێگای خەڵک لە جیاتی خەڵک بڕیار نادەین قسە ناکەن بەڵام کۆمەڵێک مستەڵحەیە چێتە چارچەوەی تەشیرەوە نەک تەنیا بە مامجەلال کاک مەسعود بتەنیا بە بچووکترین تاکیان وڵاتەش بکرێت لەبەرەوە هەموو کەسی ڕێزی هەیە کاکە کار وایە بەڵام کاکە کار وایە عەزیەت نەوی تەماشەکە یەک دەقە گوێم لێ ڕابگرا وایە خۆی گوناحە هیچ کەسێک جوین بەسەرکردە بدا بەڵام بزانم ئەو برادەرە دیکتاتۆریەتی چی بە بەڕێز مامزەلالی وە دیارە یعنی گوناحە بە گوناحاتێک خۆ کافسانیە ئەگەر قسەی بە بەڕێز مامزەلالی برێت یعنی ئەو کەسەی قساوی بە بەڕێز مامزەلالی لێرێ ئاشا لەسەر ئەو کەناڵی ئێوە بەڕێزیەوە گوڵ خوارد بە باش ببوورە کاک حاجی کاک ئەحمەد توواڵی با خەڵێکوانەڵێ تو خۆش هەر هەمان مستەڵحێکی زۆر لەوە خراپتریش دوت يعني ئەمە چییە يعني ئەمە فعلا دەبێت خۆت ئەم مستەڵحانە دووبارە نەکەی بۆی بتوانانی خەڵکیش قەنەعاتی پێ بکەیت کە فعلا وەکو تۆ ئەو قسانە نەڵێ بەهەرحاڵ سوپاس هەردی لە کەرکووکەوە کاکردی فەرموو دیوارە باش سەرچاوم کاکە من وەکو سەربازێک لە کەرکووک داوامەکەم باڵێ کاکرد بۆ ئەو کێشەیەوە دەستان خۆش بە کێشەی زۆر جوانتان قساتوە باڵێ کاکە کوردی ئێمە خەڵکی ئێمە زۆر حەیفە کەوای شاڵێم زۆر پێم گوناحەتەواڵێم کەسی ئێمە سەربازی ناکە خەڵکی ئێمە فێری تەمەڵی بۆ گەنجەکانمان فێر بوو ساکەن کار ناکەن کاتێک کە تۆ کار ناکەی چۆ نەتوانی داوای ئەنجام بکەیت کە تۆ کارەکەت بکە ئەو کاتە داوای ئەنجام بکە کوردی ئێمە خەڵکی ئێمە هەمومان بە گەنجەکانمان هەمومان تووشی تەمبەڵیەک بووینە بەهۆی ئەو تەمبەڵیەوە کە تێکەوتووی کەسمان کار ناکەیت کێشەکەمان کەمی کوردەکە تەنها ئەوەیە من لە ناو جێشی عێراقیدا کارم کردووە و کار دەکەم ئێستاش کە ڕێژەی کورد زۆر لەو ڕێژەیە زیاتر وەکە ئێستا هەیە
بەڵام هەمووی لەبەر تەمبەڵی کاتێک کە هێشێک دەبیندێ هاوڕەکەت بریندارە بێ دەکەس واز دێنێ کە دەکەس واز دێنە بە تایبەت ڕۆژانەی شەو شتانە دووارە دەوێتەوە ژماری کورد کەم دەکە لە ناو ڕێزەکاندا. بەڵێ کای کردی سپاس بۆ سەرنجی تەنها بۆ تەمەڵی دەجێڕمەوە هیچی تر نییە. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش ئەحمەد لە دهۆکێ. ئێوار باش باشتر چاوانی باشی برای عزیز. ئەس باشم کاک ئەحمەد کەرم دەنگی مجلسەکەوە ئەکید گەلێک باش سەبارەتی بابەتی هندی جێشی عراق جێشی موضوع ما جيش العراق يا جيش ما كرديلقا برادرت ما هوالد ما عندك هذيك الرغبه واجتهاداتك بدي خناز نبي بناي وشليتيت وشليهات وعندي بيجي هذا الوقت برادر ما يقول لي كذب بعد امام جلال وسلوك لكن او برادر ازاد مع الاسف نقيبات فرداوي بيجي تهابط ملت ياخذ بيجي تشتات فروشن بيجي شركه هذا ومعاناتك سياستك يا صدامي خراطر قال لي عملت الجيش ما وقت بيلي قال الدوله الجيش ما كين بي زعيدي من اتصال قال القناه العراقيه قال احمد العلواني او الشيخ ديتير قلت معنا جماعه رئيس اركان الجيش رئيس اركان الجيش جبتني دي بمشكل رئيس اركان الجيش رئيس اركان الجيش قلت القوه الجويه كردة قلت القوه الجويه مطاري لقلق ليني شو طارني يقول قيادتك بكتن قائد جيش الاطار بتشوي لما نابا جيش ما في قال محاربك النفسيه محاربك النفسيه بالقلب كين ظروفنا امو وضع ما يبدا من خارج بنين كابي ما الخيط اشتا برادري ما ازاد بيجي فلان قندليل فلان غادي كريتا دي بيجن بارتي ايكدي حكا بارتي ايكدي ده هزار ونصاد ونوط سيوره حتى بقى قياده امام جلال وسلوك بازاري اي كرد نبي كنال نبي كنال نبي كردستان نبي كورسات نبي السياسه نبي بحزب حمي نبي من عنوان خون بلا فكرتوا خش هذا دست خب دين ايكو كلمه تشتكي مصر بالوضع الدولي هات الوضع الدولي 2006 حتى شهر ديته قوري خالصه وطن العربي شرق الاوسط تقبل بس نبوت اجتهاد البجنه سياسته بالي كايك احمد بالي سباس بو سنجاتجي حكيم لشاري هولي روا بالي ام كاتب باش همو كاتكت بالنسبه ام بس بسيار ما يعمل لواي تشاد ام ذكر لواي تشار لا شيء لواي صار لفلوزة دوام ذكر كجماعة تلفون ذكر دم التعديل. بالله. عم ذكر من يسلك بخماتي مو ماري أما عند الرغبات ما نقول لك مسؤول كاني كرد كاني خمان هيش عربك باشر ريفي لمدن لكرد كاني خمان. لبرشي هاتوي تمال دانشتوي تخوت بهاوزي خوت هاتي تو يندر كل دوار وشك خراب بوا. بخواي أمن با عروزي خمنات مو ماري دوزار ترى مساعدة لكن نه دابي مكسرات مو ماري. يعني أفسري عرب بباشر ولا أفسري كردك وطالب ولا بخواي استكانه والله ست بيبريم والله يعني بالنسبة حندشان هميان نابي بدناري هميان بس حندشان زور خرام بس أواني شاب أخوان بآخر واسيان لي ناتنو ماري بالك هاي حكيم سباس بو سرنج برسان أنا سلا بازيانوا كاكا كارجانم كادو باش همو كاتكت توني بقربان نحوال باشا زور سباس فرمو داواكمي كاكا كارجان لبرنامج جنابتنا وإما وكمال كمان دامي سنجر لما يكوا كمان دامي سنجري يكتيم لما يكوا مشكان من راو سوا هو يكي شيء والله هو يكي شيء بلاسي نازني حتى يسنازني تندين جار بيانيا في مانغردو تندين جار هنا مانيونو بردمان هنا نازين براسي هو كاركي شيء تندين جار تعهد بلين همو معاملاتك مع طواو كردوها نازانين هو كارجي شيء لما يكو يعني كوماليكا او النيه بلي هر همي بيكو برابتو راوسها كومالي كان جا كردو تو يعني نازان براسي يعني من لبرنامجي جنابته انه عليم نازانم كاك شوانو كاك جميل يعني شون قشنو تاثر او كرسي يعني براسي بله کاک اناس هیوادارین لاین پیوندار کان جهان لسرنجی تباکو کمان دامانی چتی کومالک نکو توالت استا لمانگی که و تا استا بگمان اواخری که سالی تازه جدید سالی دواتری جدید تا استا مچتن ورد نکرتوا اما هیوادارین سرنجی و بو لاین پیوندار گشت به بله تماشاوان نجا لسر تورا کومالاتی بگمان سرنجین گلی بو مهاتنه نابیل مدري أنوسي بمايا بيواندي برجيم فاشستي بيشو وكخوي عليه هروها سامال كواني عليه سلاف أم دزانين زور زور رجا كردان
ڕێژا کوردان کێم دەبیت ئێستاش کاک حەکیممان لەگەلە لە شاری هەولێر کاک حەکیم فەرموو حەکیم لە هەولێرەوە دیار لە شاری سلێمانی کاک دیار الو فەرموو السلام عليكم عليكم السلام كيف نوفي من نديار نوفي من بلاله كاك بلال لسليمانيام خوش حالين كرم كان بقول دهوكي برا تول دهوكي يا ها تباشا جالك سباس كرم كان كاك سبرت في موضوعي بله كان بونو سركدت كردت لنا فلاشكات عراق رجا كردان بقيشتي بله اجلت کو شاودی آمد از نه اکریزیون نفمالیا کردیه بگفته و اول منور المالکی ویدیت مرد بینت اللوی وی تشتیتن یادوه اوه سببی بو پارلمانتارت مال بغداد حتی بگفته اکی بحث صحبت کریه پارلمانتاره که ما کرد الپارلمان بغداد صحبت کریه آن وكي دي ترجيت سيبي دورم كون بلاد ما ساكدت ما يذكر نافرتي اكريس من وبن اي هم يحسبت ما دبش مثلا قلت عندهم قبل ساكدت مثلا نيت بارتي اون يتكدي بوتش نوبشن عندهم يذكر همي بيج و حتى بقولتي ما راس بله كاي بلال امي بدارين سرنجاتا بوان سركردان گشت به بو صاحب قاولتي كهرمه نزار لدهوكي بله كايك نزار كرم كه الو بار باش برا باشتر بوده کرم که چانی برا باشی زور سپاس اگه تلویزیون خواهیم که کاک نظر دا باشتر دنگه تا گهداری بکن بله برا مدیا راستی از بشکداری دیگر وقتم بس وقت بوچونک بوا بیناریش دو که تلفونت کن بله یعنی همی کاوا دیگه تازاین که خلک دو که کفتیه مزید افتشتل دفت منه میمی یعنی سکه دیگ سرنجا خود دیار کرد دیک سرنجا خود دیار کرد دیبیج فرانس تو سادی سکه خلک دو که تلفن کردن مام جلال خواهین او نظام 66 ای به افتشته وصا دیویداری بس بیتا گوتن یعنی مام جلال معجزه که بو خلک کردستان و عراق ابروکه هاتی یعنی جریمه ایک کرد تشتکی وصا در حقی حزب کیان سرکرده کی دیش بله کاک نزار امی ویداری نکتن امام جلال بو هیچ تاکه که ویولاتی هیچ آقف نکی که امنه تا گودن جبر کو همو کس رزدارم راستی به هر حال سپاس بسرنجات جمال شاری سلیمانی وا کاک جانم کاتتان باش بله کاک جمال دوا پیوندی او کاتیش من زور کمه اگر بکرتی فعلا کاک جان سبارت بتوری برنامه کد نازم هندك ساعه هل خوی جیفانی خوی دری یعنی من کادی خوی لیوای سلیمانی بو موازم تازه آخری که سبب لیوای شانزی سلیمانی او کاتا برز که نردولانی که امر لیوان مامبو بروا بک جندیچی عرب با هدا کوبانم زورک لا بلا برزکانیشان نه نویرا فزدل دمیان بیت دروا والله کاتی که اچوینا برگای بخا روشین اما دو سیاره بوین اوان که اچون بوزجگای که شش سیاران لگل خواه نابر که انو لیوای سلیمانی حاصل بفرقی سواری تکرید بروا بکن نیوی او زهده عزیمه لخوشی حالی نبو بەڵام ئێستا نازانم بۆ ئاوایلات و خەڵک لە خۆی قساکە ئەڵە وڵات جوندی عەرەبی بۆ نازان بۆ شێوە بۆ یعنی کای جەماڵەوەی تو جاران وتی پێت وایە ئێستا شەر نەفسی ڕەوشی لیواکە و لیوای تو لەگەڵ فعلەن ئێستا شەر وایە جا کاکە خۆم بەڵێ گەرەکای جەمال لەسەر هێڵنەما بەهەرحاڵ بەڕێزان بێگومان سەرنجۆ نەرینێن جودا بوون لەسەرکێن بوون ڕێژە کوردان دا ارتشا عێراقیدا هەند هەبوون پڕانی حتا ئەوس گەلێک سەربازان تێلەفۆن کرد پەیوەندیکە نافسپای عێراقی بخۆدا و کوردن دەبێژن تعاملە بەرپرسێن کوردان تعاملێکی باشی نەدەگەلمەوە دەبێژن وان دەسەڵات هەیە لێ پراکتیزا دەسەڵاتەخوا بوو بەرژەوەندی گشتی ناکەن بەڵکو بەرژەوەندی تایبەتکەن هەبوونژی بێگومان وەکو کاکی جەمال لە سلێمانیە بەروڤاژیە نارینەوان هەبوون هیویدارین ئەم سەرنجی ئەم خەڵکە بۆ لایەنی پەیوەندیدار لە ارتشی عراق برپرسانی کورد لە ارتشی عراق گەیشت بێت هەتا سبەی ئەم تەوەرەکی دیدات خزمەتەوە دەبین هەر شاد و بەختەوەر بنێوار باش